سالک نو گرک نو یا دانستاندن و اوه دستپیکا ای ساله جبو کریزن سیاسی ین هرما کردستانی. جبو دستپیکرین پارتی جانتا و توربکک تجی هیا و حزبین دی درگه خو وکری هیلانه داکو گهداریا وان پیشنیارن نو بکن. لگور وان زانیارین کجده چند جدرن ناوا پارتا دموکراتا کردستان دست مکتیه ده هفتیا بید دا جواتا سرکردویتیا پارتی یه بسروکاتیا مسعود بارزانی بجوه و پاشانی یه شاندا خو ریکن سلیمانی. شاندا پارتی که بین سلیمانی یه جدست پیکی بشنه مکتب سیاسیا یکتی و پاشانی یه بشنه لای گوران. اندامه که سرکردویتیا یکتی آماجه بویکر جوینا بره دگل شاندا پارتی تنه جبو تنه کرنا وان آستنگین ناورا گوران و پارتی بویه و گره ده کمبونن تید دا کرد و کرمانجی بحثا چاره سریان بکن. گەڕی دووەم بە دڵنیایە بە کۆبوونەوە یەکێت و پارتی دەست پێ ئەکات بە دڵنیایەوە ئێستا کە ئەمە دەست پێ ئەکاتەوە ئەچینە سەر مەسەلە جددیەکان ئەو مەسەلانەی کە کاتی ئەوێت و قوڵبوونەوەی ئەوێت و لێوردبوونەوەشی ئەوێت و ئەبێت میکانیزم دابێنێت بۆ پرۆژەکە چونکە ئەم پرۆژەیە بریتە لە گۆڕانکاری لە هەر سێ سەرۆکایەتی کاتێک کە باس لە گۆڕانکاری ئەکەین مانەوایە پۆستەکە ڕەنگە هەڵواشێنرێتەوە و ستافێشتر بێتە ئەوێ ئەنجا ئەمە میکانیزمی ئەوێت ئەم کۆبوونەوەکانی سەردەرگوای هەرچەندە جوینن بەرێ یەن پارتی دگەل ئالیان کێمتر پرۆتۆکۆلی بوون لێ هەر هەمویان لەسەر وێنە کۆکن کو ئەv کۆمبوون ڕێخۆشکەر بوونە ji bo bi dest ve înana destkeftan. Tevgera goran xwe berhev dike da ku vê carê kombûnek tijî ji destkeft digel partî encam bide ji ber ku naxwazin ev kombûn veku berê derêjî bikêşe. بڕیار بوو لە دوای سەری ساڵ جارێکیکە پارتی بێتۆ سلێمانی بۆ سەردانی هێز و لایەنە سیاسەکان جارێکیکە دانیشتن بکرێ و دانوستان بکرێ بۆ ئاساییکردنەوەی دۆخی سیاسی لە هەرێمی کوردستان و ئێمە و کاتە وەکو بزوتنەوەی گۆڕان قسەی خۆمانە بێ لە دانیشتنی دووەم و لە جاری دووەمی کۆبوونەوەکان منی هیوادارم ئەم کۆبوونەوانە ئەم کۆبوونەوەی دووەم ئەخیر کۆبوونەوە بێت کۆبوونەوە لە پێناوی کۆبوونەوە ئیتر نەکرێت چونکە مەسلحەتی خەڵک لەوایە لە دووەم کۆبوونەوە قەرار لە هەندێشت بدرێ. آلیان سیاسی هیویا کۆمبûnan dikin da ku bizanin yê çendê ji vê hevrêkiya salek û duheyvî rakin. Valatî jî li ser caddeyê hêviya vê dikin da ku bizanin evan ji bo krîzên aborî yê çi bikin.